بەڕێزانم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی باراناوی ڕووی لە شارەکان یاریمی کوردستانی کردو لە بەشێک لە شارەکانیش ڕێژێکی زۆر باران باریوە. سنووری ئیداری ڕاپەڕینیش هاوشێوەی بەشێکی دیکەی شارەکانی هەرێم بارانێکی زۆر باریوە. من ئێستا لە دەربەندی ڕانیەم دەمەوێت ئاماری بارانبارینی دوو ڕۆژی ڕابردووی سنووری ئیداری ڕاپەڕین بۆ ئێوە بخەمەڕۆ. سەرەتاش لە ناحیەی هەلشۆ دەست پێ دەکەین. لە ناحیەی هەلشۆ لە دوو ڕۆژی ڕابردوودا 4.8 ملیم باران باریوە. ناحیە سەرکەپکان 14.5 ملیم باران باریوە. لە ناحیە چاڵقورنە 4.5 ملیم باران باریوە. لە قەزای ڕانیە 9.3 ملیم باران باریوە و لە قەڵاتزێ 3.5 ملیم باران باریوە. هەروەها لە حاجیاوە 10.8 ملیم باران باریوە. لە ناحیەی سەر و چاوەش کە زۆرترین ڕێژەی بارانبارینی تومار کردووە 36.8 ملیم باران باریوە. لە گوندی گرجان لە سنووری ناحیە چاڵقورنە 7 ملیم باران باریوە. لە ناحیە ژاراوەش 5.2 ملیم باران باریوە. لە ناحیە سەنگەسەریش 12 ملیم باران باریوە. من دەمەوێت باس لەوە بکەم لە هاوینی ئەمساڵدا دەربەندی ڕانیە بەهۆی وشکە ساڵیەوە گرفتێکی زۆری بۆ جوتیاران و هاوڵاتیانی دروست کرد. وای لێ هات بەشێک لە جوتیاران بۆ ئاژەڵەکانیان و پەلەوارەکانیان بە تانکەر ئاویان دەکڕی. هەروەها لە ناو سنتری شاری ڕانیەش زیاتر لە 13,000 هاوڵاتی گرفتی کەم ئاویان بدرۆست بووە. جا من کە لێرەوە تێپەڕیم هاتم بۆ دەربەند بەشێک لە ئاژەڵدارانم بینی چەند کەسێک بووم بەیەکەوە دڵخۆش بوونەوە پێ دەکەنین. دوای سەلام و کەلامێک پرسیاریان لێگرتم بۆچی پێ دەکەن و بۆچی دڵخۆشن. وتی کوڕەجا بوو دڵخۆش نەبین. هاوینی ئەمساڵ نیوە مردوو بووین بەهۆی کەم ئاوی و وشکبوونی دەربەندەوە، بەڵام وا ئێستا دەبینین گوما و چەمەکان و ڕووبارەکان پڕبوون لە ئاو. ئەمەش دڵخۆشیە بۆ ئێمە. هیوا و خوازین ئەمساڵ خوای گەورەمان قەرەبوو کاتەوە. ئەنی ئەتوانم باستەوە بکەم هاوینی ئەمساڵ دەربەندی ڕانیە چەند مەترێکی مابوون، ینی نزیک بوو لە وشکبوون، بەڵام بەهۆی بارانبارینی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو چەمەکان و ڕۆبارەکان و دەربەندی ڕانیە و کانیەوەکان و با تاواتی بۆژاونەتەوە و پڕبوونە لە ئاو. و دەردی کوردەواری خۆمان دەڵێت کە دەربەندی ڕانیە دەبینم ئاوا پڕبووە لە ئاو، هاوڵاتیانیش دڵخۆشن و منش دڵخۆشم. ئەم دڵخۆشیەی ئێمەش سەڵاوەتێکی پێویست.